سڵاوتان لەبێت دکتۆر ئاراستم لە بەرنمەیەکی نوێی دکتۆر ئاراست لەگەڵتانم. جاران زانستی پزیشکی ڕێگەیەکی نەبوو بۆ کۆنتڕۆڵکردنی وەچەخستنەوە، پلانی خێزانی نەبوو. لەبەرەوە کاتێک کە دوو کەس هاوسەرگیریان دەکرد مناڵەکان بە دوای یەکدا ڕیز دەبوون. بەڵام ئێستا زانستی پزیشکی ئەمەی چارەسەر کردووە. زانستی پزیشکی دەڵێت پێویستە پلانی خێزانی هەبێت بۆ ئەوەی کواڵیتی پارێزین، نەک ژمارە. دەبێت کواڵیتی تەندروستی منداڵ و نەوەکانمان پارێزراو بێت. ئەمانەی کە ئەمڕۆ لێرن لە بەرنامەکە لەگەڵمانن قوتابیانی پەیمانگەی نۆبڵی تایبەتن لە هەولێر. زۆر بەخێر بێن. اینجا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە بە تایبەت میوانێکم هەیە، بەڵام جارێ دەتان گەڕێنمەوە بۆ مێژووی میوانەکەم. ئەم وێنەیە کە ئێستا دەیبینن هی ساڵی 1965 میوانەکەم دەستە چەپی وێنەکەیە. دوو کەسی دەستە ڕاست لە ژیاندا نەماون. ئەمە ساڵی 1967 کاتێک لە کۆلێژی پزیشکی دەرچوو. ئەمە ساڵی 1968 کاتێک وەکو پزیشکی نیشتەجێی خولاو لە هەولێر لەسەر داواکاری خۆی خزمەتی دەکرد. ئەمە ساڵی 1970 یەکەمین بڕوانامەی نێودەوڵەتی بەدەستهێناوە. ئەمە ساڵی 1970 کاتێک دەگەڕێتەوە بۆ نیشتیمان لە یەکێک لە خۆشترین وڵاتەکان دەگەڕێتەوە بۆ نیشتیمان. ئەمە ساڵی 1970 کاتێک من لەدایک بووم ئەو خەریکی زانست بوو. ئەمەیان ساڵی 91 کاتێک ڕاپەڕین ڕوویدا، ئەو لە ڕاپەڕینیش بەشدارێکی کارا بوو. ئەمە ساڵی 97 دیسان یەکێکی دیکە لە دەستکەوتە زانستیەکانی. ئەمە دیسان ساڵی 97 لێرە بوو بە پرۆفیسۆر. ئەمەشیان ساڵی 99 لە گەشتە زانستیەکانی بەردەوام بوو. ئەمەیان ساڵی 2011 بە هەمان شێوە لە کۆنفرانسێکی تایبەت بە پلانی خێزانی بەشدار بوو وەکو پرۆفیسۆر. ئەمە ساڵی 2015 مناڵێکی لە باوەشە کە بەدەستەکانی خۆی لە نێوسکی دایکی دەری کردووە. ئەمەش پێش چەند ڕۆژێکە. ئەم میوانە خۆشەویستە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمدایە پرۆفیسۆر دکتۆر عەتیە. بەخێر بیت. پرۆفیسۆر دکتۆر عەتیە مامۆستاکانی منە. لەبەرەوە ئەمڕۆ شانازێکی گەورەیە بۆ من، بۆ بەشداربووان، بۆ تیمی بەرنامە، بۆ ڕووداو کە کەسایەتێکی پزیشکی هێندە گەورە لە بەرنامەکە بەشدارە. دکتۆرە زۆر بەخێر بیت. گەورەت کردی. زۆر سپاست دەکەم جانە کوڕی خۆم. هەمووتان بەخێر بێن. ئینشاءڵڵا لەو نیو سعاتێک کە پێکەوەینە سوودی لێوەردەگرین. هاوڵاتیانش کە لە تەماشاکردنمانن ئێستاش نەمزانی دایرێک مباشرە ڕیکۆردە. ئۆکەی دایرێک ئەوانش ئینشاءڵڵا سوودی لێ دەبینن، بەس گیان لێبی بەباشی، چونکە بەداخەوە لە وڵاتی خۆمان جێگرکەمە. باشە. گوێگری ئەم بەرنامەیە باشە کە دەشی بیستن بەباشیش جێبەجێی دەکەن. ئەمە هەواڵێکی باشە و دڵخۆشکەرە. باشە. پلانی خێزانی چییە؟ فامیلی پلانینگ چییە؟ بەڵێ سپاست دەکەم بەرنامەی زۆر هەستیارت هەڵبژاردیە. بەس داوای لێبوردن دەکەم دوو ڕۆژە قورگم دێشی دەنگەکەم گۆڕایە. سەلامەتی ئینشاڵڵا. ژن و پیا و یعنی برێن ژن و مێرد کە دەبنە یەکتری ئەگەر پێشتر یەکتریان ناسیبی و خزم بن و جیران بن و یاخود برادەر بوو بن زۆر چاکە. بەڵام هەیە یەکتری نەناسیە. کۆمەڵی کوردەواری بە زۆری ئەو هایە ئێستاشی لە گەربی هەروایە ماهۆچی وای لێ نهاتوە. یعنی ئەمە کە بووینە دکتۆر بڕواتان هەبی، یعنی گەلک کۆمەڵ وشیارتر بوو لە ئێستا. زۆر دواکەوتووە لە ناحەی وشیاری کۆمەڵی کوردەواری. لۆی لێ هات ئەسباب زۆرە. ئێستا ناچمە ناو ئەسبابی وەی کە کۆمەڵی کوردەواری بۆچی وای لێ هات. ئەمە هیچ کێشەم نییە لەسەر وەی چەند منداری دەبی کەنجین دەیبی. بەس لێرە لەگەر کاکە دکتۆر ئارازی خەمی ئەوەیە کە هاوسەرگیری دەکەن لەبەر خەم و خەفەتی مندار لە دەستدانەکەی کە پەیا دەبی خۆشی دنیاە لەبیر دەستەوە.
دائما لەو دکتۆر و لەو دکتۆر و لەو مشکلە و لەوێ هەمووش لەسەر چییە لەسەروەی نەیانزانی هاوسەرگیریەکەی بە جوانی بپارێزن هەتاکو 2 ساڵ چاوەڕوان کەن بۆ نمونە هەیە 2 مانگە مێردی کردی هەتا ئەستا بە باشی ناوی داچە کابرای نازانی هەر نازانی لە چ عائلە چیشە دێ 2-3 دکتۆری کردی لۆ مابە وەڵام داریان خەسوەکەم دەرێ هەو ئەدی ئەمە لۆ چمان ژن لۆ هینا ئەوە زۆر ناخۆشە یەکێک برێن وەڵا لۆ زاوزەیە هێناتە مریش چێ بەخێو کە باشترە کورتی دەکەمەوە کچ پیاو یعنی کوڕ ئەگەر لە جامیعەی بن و بچن هاوسەرگیریە بکەن تکایە قەدەغەی منداربوونێ بکەن هەیە پێنجی سانەویە و هاتیەم داری دەوێت دایە ئەتو لە مەکتەبێک کۆی وەڵام باشم چەندە لە ناوەندەکانە هیچ یان ئەوە تا زووتر دەچی یان درەنگتر والحاصل باش ئەمە تێنەگەشتنە یا تێگەشتنێکی نادروستە لە پلانی خێزانی باشە چۆن پلانی خێزانی ڕێکمە ئێستا تۆ وای دابنێ 2 کەسی 2 تاکی ڕۆشنبیر هۆشیار بەرامبەر ئێمە دانیشتون چیان پێ دەڵێت چۆن پلانی خێزانیان ڕێکخەن ئەوەی کە گوتم ڕۆشنبیر و ناڕۆشنبیر یعنی خوندەوار و نەخوندەوار عینیشتە خوندەواریشە پێ دەرم لە جامیعە سنفیەک و دووە تێ دەرێ مندارم بێت و جار ناجح نەبووی مشکلە نییە باش کە دێ دەرێ مندارم بێ ئەوانە هەموو سفر کران کە من برێم تۆ هاتی دەبی ئامۆژگاریت بکەم هەتا شەهادەکەت وەردەگری هەتا پیاوەکەت باش دەناسی نەیلی مندار ببێ بێگومان بە قسەم ناکە باش ئێستا خێزانێک بە دیار ئێمە دانیشتووە تەواو قناعەتی بە قسەکانت هەیە دەیەوێت پلانی خێزانی خۆی دابڕێژێت چی بکات لە تەمەنی 20 ساڵیەوە دەست پێ دەکەم پێشتر بە زۆری مێدیان نەکردیە بەس هەیە دەیاندا ئەوش کە دەیدا قاتعەتەن ئەبەدەن نایە منعی وەرگری یعنی لە 15 کە مەلا مارەی کرد خواخوایانم داریان بێ مناچ بەسەر باسیوان ئی 20 ساری دەرێم هەتا 35 باش کاتی مێردی کرد و منداری دەوێ و دەزانی ببتە داک بە خێوی دەکا بخۆی و پیاوی دەرێ نامانەوێت جارێ دەرێن بە خێری سەر چاوان فەرمو حابل لۆ دادەنێم حەبی منعێ لە هەموو عالەم دەخورێ خەتەر نییە ئەو دعایەت چییە لە کوردستانەی برابوویتەوە حەبی منعێ سەرەتان دەکا وانە شتی وانە نەخێر ئەسبابی دی زۆرە ئەسبابی دی لە وڵاتەیمە زۆرە ئەو خواردنانەی دەی خۆی سەرەتان لۆ دەکا ئەتو چەندی دەخۆی سارە چی دەخۆی 2 ساڵ ماکسیمەم یعنی بە زۆری وەڵام من حەبێ ناخۆم عەفوەن بەس قەپاتم کرد نەمزانی بوو بمبورن لە خەستەخانەیە دیارە قەپاتیکەم ئۆکێ تێدەگەینی کە ئەتو تێدگەیاند خەتەر نییە دکتۆر ئەگەر خەستەخانەیە زەڕوڕە دەتوانین جواب بێتەوە کێشەمان نییە بەڵێ ئەگەر خەستەخانەیە زەڕوڕە خەیری نییان زەڕور نییە دەیە بزانی کومە لەبەر قورگم ئەگەر ئەوە تێدگەیاند و دوو چۆمارێ و ژنەکە خەسوەکەی گوتی نابی بێ خۆیەوە هەرمدار نابی دەرێن ئەو دەترسێ دەرێ باشە قەیدی نییە دەرێ باشە وەرە لە بلۆ دادەنێم زۆر ئاسانە شتێکە جیهازێکە لەلا ئەوە نەچمەوە خەستخانەی شتەکان بینم ڕحمەکەم هەیە بە خاوێنی بە شەرتەچی ئەوەی ئەو دەستکاریت دەکا خاوێنترین شت بێ عیادەك 50 کەسی لێ فەحسکار لە یەک جێی نابی باشە چونکە تو جیهاز لە ناونا ئلتیابێ دەبێ سەر ئەمە پێشەوەی بچینە سەر هەنگاوی دۆم لە هەنگاوی دەرمانی جارێ لە هەنگاوی حەب بمێنینەوە ئەمە مێکانیزمی کارکردنی چۆنە چی دەکات ئەو حەبە 2 هۆرمۆنە هێلکەدانی ئافرەتی دوولایە 2 هۆرمۆن دروست دەبی هۆرمۆنە لە 2 هەفتەی یەکەم پێی دەرن ئیسترۆجین هۆرمۆنە کە ئێلکە هاتە خوارێ دروست دەبێت پێی دەرێن پرۆجێستیرۆن هەندێک تەستۆستێرۆنیش هەیە تەبعاً دەبی هەیبی لەبەر ڕەغبەی جنسی و شتووە ئەجا ئەو حەبە هێلکدانی ڕادەگری ئێلکەی ناکە یعنی مەفروزە بەس لە سەتا چەندی 98 لە 1970 ئافرەت ڕۆژێ دم کەچی بخوام عەیەن پێشەوەی بنوێ ئێلکەدانەکەی ئیشێ ناکا خەزن دەبێ من باش ئەمە هەموو ڕۆژێک دەیخواتوانە جوانە زۆر سپاس ئاراز گیان دێ دەرێ حەبێ دەخۆم بەران وەڵڵا هەر پیچ و پاگژم کەلی کۆڵ لی دەکۆڵیەوە کوی دەخۆی وەڵڵا هەدەی خۆم ئێکە حەبەکەتم نیشاندە تەمەشای دەکەم ئەوە
چەندە دەیخۆی بەو نوعی لی دەپرسم وەڵاو 3 هەفتەیە دەیخۆم کە حسابی دەکەم هەر دەنچی خواردیە 3 هەفتەشە دەیخوا دەرم ئەدی ئەوانی دەرەخۆ ناتەکنە من پیاوەکە تێگەیشتن یعنی ئەو جاری پیاوی بێتەکنێ ئەو شەوی دەیخوایان ئەوها نابی کەواتە ئەمە پەیوەندی بەوە نییە کە ئەوان سێکس دەکەن یاننا دەبێت حەبەکەی وەرگێت بە بەردەوامی بەڕێک و پێکی باش ئەمە هیچ لایەنێکی خراپی هەیە کە خەڵک لی دەترێت جگەلەوەی کە باس کرد مەوزوعی شێرپەنجە و شێرپەنجە دروست ناکاتەوە نەخێر بەس لایەنی خراپی هەیە کە ژنەکە ناڕێکە بێ نوێژیەکەی دەستە ئەو دختۆر و ئەو دختۆرە ئەو دختۆر هەر چانابی ماوەکی زۆری پێدەچی هەر چانابی ئەمە ئاساییە ئەم ناڕێکی ئاسانی بەس دەبی علاج بکرێ ئەو کاتی ها حەبیش هەیە لەوەی بە قوتر دەیدەینێ هەیە دەیخوا هەیە دەر والله هەموو خواردی ڕاست دەکە خصوصا قرسەکان ترایسی کوێنس هەر حفت حبی ڤیتامینشی لەگەرداندرایە هەتا لێ تێک نەچی هەموو ڕۆژێ بیخوا یعنی بێنوێژیشی هەبێ هەر دەی بیخوا سیوەکە سیە ئەمە لە کاتی سووری مانگانە لە کات هەمووی بخوا نەوعەکەی دێ باش ئەمە نابێتە هۆی نەزۆکیش هەندێک دەترسن دەڵێن خواردنی حەب دەبێتە هۆی نەزۆکی نەخێر شتیوانە حەب خواردن نابتە نەزۆکی بەس ئەو ئافرەتە پێشتر خۆی تاقی نەکردیتەوە بزانی منداری دەبێ یان نابێ باشکە هێ نایبێ ماوەی چەند دەتوانێت بەردەوام بێت 5 ساڵ 5 ساڵ بەسەریەکەوە کەس هەیە 5 ساڵ مەنای بکات نیشتیوە یەکێک دە منداری هەبی لە وڵاتی مادە هەیە لە عمری 32 ساری نەخۆشی منە هەژدە منداری بۆ و لە چارەمین منداڵ لە مردنێ من ڕزگارم کردیە لە ساڵی 82 زۆرم سیر پێ هات کە ئەوە شکلەکەی دەناسم و چێە پێکەنی هەدی گوتیە من ئەو هەوڵە بەبیرم هاتەوە لە مردندا پێنجەمینیان بە حادیسە چی لە زجی مردبوو نەزیفی داخلی بوو لە بە مردنی هێنایان تقریبا ئیتر نەجاتم داوە ئەمان دەروان هێنا و 82 بە ساڵی 82 لە جمهوری دوایوی دەیدی بووە نۆرمال یعنی ئەم پرۆفسۆری ئێمە ساڵی 82 5 ساڵ پێش لە دایکبوونی من خەریکی ڕزگارکردنی ژیانی خەڵک بووە زۆر لە زووتریش زۆرتر دەست خۆش ئەمە حەبەکە تەواو دوای ئەوە نێکس پلانۆنە باشە ئەوە حەبەی خواردنێ ئەوە لەولەبی هەرگرتنێ باشە ئیمپلانۆن شتەکەی هەم دیسان هۆرمۆنات دەتەوێت ئێستا باسی لەولە بکە بکەوی دوای بیتە سەر ئەوە بەرە هەر ئەوەندەمان پێ ئەخر لەولە بەنوعی هەیە ئێمە بە شەیەکی گشتی باسی دەکەین ئەو کە پەرتیە مادەی زین تێدایە ئاویشت لە دکتۆر بەرێ 3 سار باشی ئیشێ دەکا تێدابی دوای 3 سار جنکەکە کەم دەبی جسم دەیمژی نەخۆش هەیە هاتیەوە کە من 10 سارە تێدایە ئەی ئەوە چییە دکتۆر بە قورباناتم ئەدێتولۆ دانام کەنجێن ئەمن لە ساری 93 و ئێرەم بەجێهێشتیە وەڵا ئاخر ئەتو ئەو کاتیلۆ دانام لە خەستخانەی ڕزگاری دەکانەوە توێک لە توێک لەو دانایە 2003 هاتیۆر تێدا بووە ئەجا ئەوەش مشکلەیە یعنی هەیە دەستە ناوێ ئەمە چییە مێکانیزمی کارکردنی مێکانیزمەکەی ئەوەیە یعنی جیهازێک لە ناو ڕحمەکەی دانرایە مادەچی دەینتە دەرێ زنکە ناهێلی هێلکۆکە کە دێتە ناو ڕحمی لەگەر تۆی پیاوی کە دەچی یەکتر بگرن هەشە یەکتر دەگری بەس دەبتە ئیسقات مەلایەکان لە سعودیە و لەو جیهانە من ئیشم کردیا یعنی تەصریحی وەی دەدەن کە ئەوە حرامە چونکە ئەوە منداری دەکوژی نەخێر منداری ناکوژی بەس ئەگەر یەکتری گرت تۆیەکە و هێلکەکە بووە 1-2 هەفتە جسمەکی غەریبی لەگەرە لە بەری دەچوێنی هەشە مندارەکە بە تەواوی دەبی دوایە لە ناو وەڵاشەکەی دەری دێنین باش حاڵەتی ئەم زۆرە کەواتە دکتۆرە ئەمە لە ماوەی 2 هەفتە دەیکا پێش ئەوەی بگاتە ئەو کاتەی کە لەلایەنە شەرعیەکە و لەلایەنە پزیشکەکە لەباربردن ڕێگە پێدراو نییە وانە پێش ئەوەی دڵی لێ بدات طبعا بەس هەیە حملەکەش لە گەری تەواو دەکا هەیە دەبتە حمل دەری بەخوای دەرم نەینایە دەی فەحسی دەکەی بەڕێ دەبینی لەو لەمەکەی لەجێ خۆیتی ناچی دەریهێنی و لەبەری ببی ئەوش قبول ناکە هەبوو پێم گوتیە تو 6 مندارت هەیە ئێوە حملت هەیە لەو لەبەکەت هەیە با دەریهێن بۆت خایان کەمەوە باشە ئەمە ئەگەری سەر نەکەوتنی لەو لەبەکەیە بەرێ لە بەس لە سەتانەوە تۆش ناچی بەڵام دەکرێت ئەم لەو لە بەستەر نەکەوێ ئەم سەتادووە کەسەکە دووگیان بێت دووگیان بێت و دووگیانەکەشی بەسەرکەوتی تاو دووشی تێدا بۆ زگەکەی باش هیچمان هەیە باش ئەمەیان بۆ ماوەی چەند دەمێنێتەوە
ئەوە نییە ئەمن دەرم 3 سار بەس نەخۆشم هەبوو دوای 10 سارە جا لەم خۆی بادای و هاتیتەوە دەبینم توتە ناو عەزەڵەی ڕەحمی لۆی دەبی دەرێنین و سێ ساڵ زیاتر لەم نییە و 3 ساڵ زیاتر نابێت بەڵام دوای 3 ساڵ دەتوانێت بیگۆڕێت بەڵێ نەوعەچیدی هەیە 5 ساڵ دایدەنێ ئەوە کە پەرتیە ئەوەکەی لەو لە بەکەیدی هۆرمۆنە چی دی هیچ کێشەیەک دروست دەکا بۆ منە خوێن بەربوون و ئەمان بەرێ زۆر نەخۆش هەیە لەبەرەوەی یان پیاوەکە ئیلتیابێ یان لە خۆی تووشی ئیلتیابێ بۆ ئیلتیاب سەر دەکەوی وە قادرمەی چونکە ئەوە چی هەیە نایلۆنە چی هەیە بێرەوەیە نایلۆنەکە لە ملی ڕەحمی دێتە دەرێەوە چ قادرمەی میکرۆبات سەر دەکەوی ئیلتیابێ دەکا بنیزجی دێشی ئیلتیابی مەسانەی دەکە باشە دوای ئێستا لەو لە بیشتەوە دوای ئەوە لەو لە بیدیش هەیە زۆرە جیاوازەکانی قەیناکە باسی ناکەی ئەنیشتا هەرمانی پێوەیە چا هەرمانی پێوێنە باش ئەوە ئەمەیان چییە؟ نێکس پلانۆن ئەو ئیمپلانۆن بیکەمەوە بەڵە بەڵێ ئەوم زانێ نابی بکەوە لەناوەشم کردباوە ئەوە دەبوو باشە بیکەرەوە ئەمشان کردەوە ئۆکەی حەزەکەم من داب نابوو بینم بەس نەمزای ناچمەوە خەستخانەی زۆر شتم دانابوو ئەوە تا هەیە لۆتان بینم با پێشانیان دەمزان باش چیە جا ئەوە دیارە ئەمن کەلکم نەمایە کە ئەوم پێ نەکرێتەوە وەختەکەش نەڕوان باشە ئەوە ئەو معقەمە تازە تەقیمی ڕۆی ئەو شتە تاقیمەکەی ڕۆی دکتۆرە بۆیە هاوکاریم نەکردی بۆکردنەوەی تا بیسەلمێنی کە زۆرت ماوە جارێ ماوتا گەنجی ماشەڵڵا ئەوە لێرەتان دیتە دەبی قیاسی ڕحمەکەی بکەی هەموو ئافرەت ڕحمی وەگێک نییە هەیە دوو ئنجونیوە هەیە سێ هەیە کەمترە دەبی قیاسم کردبی بە جیهازەچی ئەوجا ئەوەی دەهایەمە ناوێ ئەوجا کە ئەوم هاویشتە ناوێ پاڵی دەدەم دەستە سەرێ دەستە ڕحمی ئەو کاتی ئەوەی ڕادەچێشین ئەوە دەمینێتەوە لە دەرێ بەس ئەوەش زۆر دکتۆر هەیە کە نەخۆش هاتینە ئەو نایلۆنیان نەبڕیە ئەو نایلۆنەش ئەستی پێدەکا پیاو ئەزیەتی دەبی لە ملی ڕەحمیدا لێرە بیبڕی ئەوە باشە کەپەرەکان ئەمە دەبێت پزیشکی پسپۆری بوارەکە بیکات ئەمەیان چیە؟ ئەوە نەوعەچی دیە دەمارچەکە وەکو دەمارچەی نایکەمەوە ئەوە گرانە لە خۆی باوهابی قەیناکە دەتوانانی بیکەیتەوە آخر کێشە نییە دەزام کێشە بەس وڵای پێم حیفە ئەگەر پێویستەکە ضروری بۆ شیاری خەڵک ئەوە دەمارچەکە ئەوها دەیکەمەوە دەمارچەکە بە دەردەکەوی بەس دەبی ئەوەی دەیکا لێ بزانی چۆن دەکرێت ئەمە ئەوە نییە لێرە یان لێرە یان هەیە لە کنفیستی دەیکەیت سۆرە بۆی ڕوونتر بێت بیکەرەوە قەیناکە وەقتی دەوێت ئەم جارش بیسەلمێنە کە فۆکەس و تەرکیز و هێزی جارانت ماوە دەست خۆش هەتا نەترسێن ئەوەی کە ڕادەچێشم ئەو دەمارچە لەسەر پیستی نەخۆشی دادەنێم کە ئەوم ڕاکێشە ئەوها پاڵی دەدەم ئەوە چۆ ناوێ شتێک لێرەیە دەچیتە ناو پیستەکەی بن پیستەکەی باشە ڕای دەچێشیەوە هیچ بەس ئەوەن دووکە جا دەرێت سید لێ کردم ئێ بابە ئەوە لێرە کونەکەیە ئەو تا لەو کونەی ئەو شتە ڕەشۆکە شتەچی ڕەشە لێرە دەستە بن پیستی هۆرمۆنە باش ئەو لەوێ دەمینێتەوە 5 ساڵی شێ دەکە 5 ساڵ هەیە دێتەوە دەرێت خوالۆم دەرینە دەرم چ لۆ دەرین وەڵاو نامێ لۆم دەرینە ئێ بابە ئاخر ئەوە تاوایتەوە هیچیت لێ نەما بڕۆ لە خۆی تاوایتەوە ئەوەش ئیمپلانۆن ئەمپلانە هیچ کاریگەریەکی لاوەکی هەیە ئەمەیان تەبعاان چییە کاریگەریەکەی ئەوەیە بێنوێژەکەی تێک دەدا جاروبار منی ڕێجە یعنی زۆری دەبینی پێشتر ئەو بووە نەفسیەن مرتاح نابی نەخۆشی لای خۆمان نازانی دوای دەیبیتەوە نایبیتەوە ئەم نیگەرانیە نیگەرانی باشە هەیە دوای سارەچ پەشێمان دەبتەوە ئەو کاتی مەجبوری لۆی دەرینی چونکە مەفعولی مایە باشە ئەمە ئەگەر لە ماوەی کەمتر لە 5 ساڵ خانمەکە پەشیمان بووەوە پلانەکەیان گۆڕا پلانەکەی گۆڕان داری دەوێت لۆی دەردەینی مەفعولی مابی ئەو شتۆکە چی گچکەیە ئەوەندە ئەگەر نەژمابی دەری بڕۆ قەیدی نییە لێ دەکۆڵیەوە بزانانی ئەسبابی دیکە هەیە منداری ناوی جگە لەو سەبەبەی ئایا ئەو
مانگانە هێلکەی حازر دەبێ ئێلکۆکەی کە بزانانی ئێلکۆکەی حازرە دەبێ فحسی پیاوی بکەیت بزانین فحسی پیاوەکەی باشە باشە دەناو پاڵی دایتەوە لێ و کەچی التیابی شەیەک و دەبێ ڕێژەی سەرکەوتنی چەندامە سپانەوەت ستانەوەت ئۆکەی لەوێ هیچی دیکە ماوە باسیکەی ئەو دەستێت چیە لێرە ئەوتاندانایە دیپۆ پرۆڤێرا ئەوە ئێک هۆرمۆن ئەوە لۆتاندانایە ئەو هۆرمۆن پرۆجستیرۆنە دیپۆیە پرۆجستیرۆن هۆرمۆنە بێنێژی ڕادەگری بەس نابتە مەنعیتەوە باشە ئەوەنە عینیشتن ئەوش ئەمە ئێستا بەکاردێت دکتۆرە دیپۆ دەکارین کە مینۆڕێجی ئەگەر ێکە ئەوەی زۆر بی بەڵام بۆ ڕێگریکردن لە منداڵ مینۆڕێجی هەبی عنی خون ڕێزی زۆر دیپۆ پرۆڤێرەی لێ دەدەی بێک جاری ئەوە ڕادەوەستی يعني الكدان الكيدة عند الدر بالا كل كشي نادر الكدان حمل نابي مايكرو جاينون أوش حبة ذي أخوي أو دو نوعه سبيا عندك إشارات بيدري أوش حبة مايكرو جاينون باش كما هو أما شلون بكاردت روجة كاكا باش أوش دنكس سير روجة ليد أخوي حف حبكي أخيري هرمون تدانية برام هتا حسابي اللي تكنتي رنجة شدي هي دوو ڕەنگی جیاوازن بەس بەوەی ئەمە ڕوون بێتەوە چکە بەشێکی هاونیشتیمانیان لەمە هەڵە دەکەن ئەم ڕەنگە جیاوازە دوای دەیخوا ڕەنگە دوایەکە دوایە ئەمە حەوت ئەو هەفتە هۆرمۆن نییە هەفتە ڤیتامینە لە گەری يعني تو لوي دس بيكي هيك كواتا حمل دبي كواتا ما كيد خريت ام حودانا سبيا ام حودانا كبستو يك كتواوب لكاتي سوري مانغانا وادكا هي سوري هاتيا هي ناتيا بلام دبيت بابن بيت بما نابا خلاص حبي خوارديا وحفتش فيتامينا اتا مانغا كيلو تواوكا دوایی بامان شێوە بەردەوام دەبێت باش ئۆکەی ئەمە تا ئێستا ئەو جۆرە جیاوازانن کە پەیوەندیان بە خانمانەوە هەیە دێنەوە سەر نەوعە منعەچی هەردووک دەتان بیکەن پیاویش دەتانی وژنیش دەتانی بەس ئێستا باش قەیدی نییە ئەوەی کە دەرێن لە سەتە هەفتای بڕوات هەبی دێن دەرێ لە مابەینی خۆمانە بابەت چییە لە مابەینی خۆتان کۆیتەس ئینترڕەپتەس بە هەموو لە جێ لێبێ ئەنگۆش گەنجن جێتان لێبێ ئەوە بەس لە وڵاتی مەمۆدەیە ئەو کۆیتەس ئینترڕەپتە ئەمە چیە کۆیتەس ئینترڕەپتەس يعني لا حياء في الدين ولا لا حياء في لا حياء في الطب يا زويل لا حياء في الطب جوانا جنو ميرد يعني دبي جنو ميرد بيه من داعي دبي ونيا وايا وان قلت سيشتان بو كسانه ك نوع تشيدين باش يعني كاين أو جنو ميرداتي يعني كابرا لقرجني خوي ريق دكوي وهر بعد شي بيستي روحيته رغبه هي وغنزه يعني صراحة ذات أخوي أتو لكاتي بيش أوي بقاتا أورغازمي بيدري نازان بكرديش بيدري بيش أوي كبقاتا أو حالتي كيف خوي ديو آوي برجع بارش بيوري عن خوي بتشتوا أو كويتس انتربتس أو وقتها بشريكي سروشتي ناهلت سروشتي نيا سبير مكاني بتشتني أقدر التهابي هبي بياو كالتهابي ميزي هبي يانش تشيدي دقريته زارو بار أو كسيبو ريالو خوي وش هم لو دانابون برسم تفكم قينا فباسي كي خينا سرشاش جتان لبي أو هذا بي أو بوريي ميزي باشا أوش بوريي آي بياو كيا ك لا بابرين لقوني وهاد سردكوي لدور بشتي مزولداني ديتونا أو بوريي يك بوريي هي بياو ميزي بيدادي آوي بيدادي كلا أوكي قلنا كاني ديتن لقر آوي بروستاتي سي بوريو كان دينا ناو يك بوريي دينا دريا باش أقر روش تيبكا كذا بيني خمان بياوكا قد رحت نابي ناقات الدرزي رحت أقر أوهاج بكا زارو بعد قريته وبشتاوبش التهاب ذكا بروستاتي أقر چونك أو بوريا كإيمي زي بيداتيا التهابي تدابي retrograde ejaculation يعني ejaculation دبي يعني فريداني أو كي بياوي دبي زار بير دقرته وبشتوا دستناو
میزی باش ئەمە مەترسەکەی زۆر چییە؟ جار هەیە کە دێ فێری ئەوەی بووە و نەوعمەنعی من داریان ناوی دوایە کە فەحسی لەو دەکەم هەبووە ناو میزی تێدا سپێرم بەس ناو ئاوکەی خۆی تێدا کێشەی نییە هەیە. کێشە هەیە ئەوەش باش. دەزانین ئەو نەوعمەنعی کردی ئەو نەوعمەنع تەبیعی نیە تکایە هەر هەمووتان جێتان لێبی لەگەڵ سروشت بڕۆن یعنی خوان تعالە کۆی دروست کردینە ئەو هابن مادام علمش پێش کەوتیە کۆمەڵک ڕێگری هەیە لەسەروەی کە من دارت ناوێ نەدبی ئەوان باش بەکاربینەوە خەڵک دەڵێ لە ترسی کاریگەریە لاوەکەکانی ئەم ڕێگریانەی دیکە ڕێگریەکان لە منداڵ بوون پەنا بۆ ئەمە دەبا بۆ ئەم ڕێگەیە دەبا بەڵام تۆ پێت وایە کە ڕێگەیەکی سروشتی نییە زانستی نییە خراپیشە خراپە لە پیاوەکەی لۆژنەکە شەر خراپە وەڵام ما بینی خۆمانە منعی دەکەین ئەوە چەند سارە بەس ئێستام دارمان دەوێت دەبین فحسی دەکەم نە پیا تۆی هەیە و یەک کۆمەرەلتیابی هەیە و نە ئەویش گەیشتە هیچ دەرەجەچی ڕەحەتی نەفسی چونکە ئەدی ئەوەش ڕەحەتی نەفسی دەوێت ئێمە بۆیە باسی ئەم بابەتە دەکەین چونکە ئێمە باسی بابەتێکی زانستی پزیشکی دەکەین ئەمە لە ژیانی هەموو دوو هاوژینێکدا هەیە بۆیە دەبێت باسیکەین بۆ ئەوەی ژیانی خێزانی و هاوژینی خۆت ڕێک خەیتەوە دەبێت گوێ لەم قسانە بگریت و دەبێت جێبەجێیان کەیت گوێگرتن لەم قسانە شەرم نییە بەڵام کەوتنە هەڵا شەرمە مادەم زانستێک هەیە مادەم هۆشیاری هەیە مادەم پرۆفیسۆرێکی وامان هەیە مادەم بەرنامێک و بەرنامێک تۆ ئاراسمان هەیە پەیامەکە دەگات ئەوەی لەسەر تۆیە تەنیا جێبەجێکردنە باشە ڕێگەیەکی تایبەت بە پیاوانم پێ بڵێ پیاوان پێیان ناخۆش کە پێیان دەرێن پیاو دەتانی ئەوە طبیعی نییە بەنسبەت بی با مەنعی بکە پیاوەکە لاستیقەیە بەکاری بینێ باش کۆندۆمی پێ دەرێن لێرە هەمانە ئەو ئەنواعی کۆندۆم هەیە جا هەیە لەبەر بۆنەکەی حەزی لەوەیە و هەیە لەبەر شکلەکەی لەبەر دەتەوێت لەوێ مەتیریەلەکە. ئەم مێزەشمان بۆیە دانا من ئاگام لێت دەبێت دکتۆرە لاقم مێزەمان بۆیە دانا بۆی قاچی بخاتە سەر لاقم وەرگەڕایە ئەمشەیەکی هەیە ئەو چار هەفتەیە ئەو هامە لەوتی لە لەندەن سەلامەتی ئینشەڵڵا لاقم وەرگەڕا لە ئەوەی بەرنامەمان دەکرد لە خانی قەدیم کۆیە مارە باپیرم بەڵێ لە قادرمەی وەرگەڕام ئەجا ئەوە تەلەفۆنەکە هاتەوە پێی دەڵێم کە تۆ باشی تو لە بەرنامەیت ئەمە ڕوخسەتم لە ئەوە دکتۆرە هەمووی وەرگرتووە هەر ئێکە و کە شەریکە جوابی تەلەفۆنەکە بدەمەوە بەس مەبەسەکە هەر یەک مەبەسە ئەمن لۆ بیکەمەوە بیکەمەوە نازانەوە ئەلۆ؟ ئەڵترۆتێن مەسەن هەر عەلەیکوم یەکە دیعای سەلام دەکاوەکی وەڕەحمەتوڵڵا. دەرمانات دکتۆر ئاراسم دکتۆرە لە بەرنامەیە لەگەڵما دیعای کە خۆیان تەواو دەکەن تەلەفۆن دەکاتەوە ئەوە دەرێ ئیمە زۆر تەنکە چونکە پیاو هەیە زۆر سپاس حەزی لێ دەکەم. نییە دەرێ زۆر ئەوە سپاس ئەزیەتم دەدا زۆر دەرێ سپاس. حساسیەتم زۆر سپاس. لۆ پیا زۆر دەکا زۆر سپاس. نەمان بیستێ ژنەک برێ پێم بناخۆشە نەمان بیستێ ژنەکە هیچ نارێ چونکە ئەزیەتی نادا هیچ ئەزیەتی نادا ئەوانەش هەر ئێکە دیعای خۆی هەیە لەبەر مەتیریەلەکەی تەنکترە ئەوە دەرە ئیمە تەنکترە هیچ عیبی نییە نازانم وەڵام من تەواو ئۆکەی ئەمە کۆندۆمە ڕێگەیەکی دیکەی لوبریکانتیشە ئەزیەت پزیشکیە؟ نادا باش. لوبریکانتە ئەمە تایبەتە بە پیاو باش هەشە ژن بەکاری دەینێ پیاوان بەس ئەوە هیچ زەرر لە پیاوی نادا ئەگەر بەکاری بینی خاوێنیشە پیاوانی ئێمە بۆ ئەوە بەکار نایێن بە پێی ئەزمموی ئێوە کە پیاوانی دێنە ئێمە لاتان لە کلینیک پێ دەڵێ من بۆ بەکاری ناهێن وڵا بەواجبی خۆی نازانێ ئەو ینی کۆمەڵی کوردەواری لە خۆ دەزانێت تا ئێستا وەکو لەسەر ینی نظامی عشاعری ئۆشتانە پێی باش نییە باشە ئەمە لە ڕۆزانستێکە ڕێگەیەکی دروستە هیچ کاریگەرێکی لاوەکی بەسەر پیاوەکە نیە یعنی تەسیر لێ ناکا برێ جنسی کەم کاتەوە هەیە پیاو دەرێ تاسیرم لێ دەکا لێ بەکاری ناینم بەس وان نییە جنسی کەم ناکاتەوە دەناگەر جنسی کەم کردباوە 7 ملیار بەشەر لەسەر کوڕی ئەرزی هەر نەبی نیوەی دەکا 3 ملیار و نی خۆمەعێ دەکا دەتەقی لەمێژ بوو هەسارەی ئەرز خەلاص ببوو وەلەو ئەمە کە تەخەڕجمان کرد نفوسی عێراق 7 ملیۆن و نیو بوو حکوومەتی عێراق ئەو کاتی دائیمە ئەوانە بەبلاش دەماندا نەخۆشان فامیلی پلانینگمان هەبوو هەتا دوایش کە هاتمەوەش لە هەولێرە شەمان بوو لەو لە بمان بەلاش دادەنا ئەوانەمان بەلاش دەدا هەرمێ لە بۆچی تاکو و فامیلیەکە یعنی خێزانەکان بەسبی دوای چار منداران بەسبی ئەگەر چی ئەو کاتی بە سروشتیش منداریان دەبوو
کوڕبایان کتبە بە سروشتی دەیبوو پێمان دەگۆ دەیگۆ باشە ئێستا شێت بوونە دەبی 5 کوڕی هەیە دەبی 5 دیشی ببێ کوڕ زۆر مەرغوبە خۆ ئەوەی 5 کچی هەیە و 2 کوڕی هەیە دەبی ئیلا بیکاتە 5 بە 5 دکتۆرە بفەرمەوە ئەوێ دەست خۆش بێ دەتوانین دابنیش ئەگەر کۆمنت نەماوە لەسەر ئەمە هەرەوەیە بەس مۆزوعی هەیە باشە فەرمون پرسیارێکم هەبوو دروستترین تەمەن بۆ خانمان بۆ منداڵبوون باشترین تەمەن چەندە؟ یەکەم مناڵ بزانی منداڕەکەی خۆی بە خەیەوکاوە 25 مناڵی کۆتایی هەشە لە هەتا 45 مێردی نەکردیە زروفەکەی مە ئێستا ئەو هەیە ئێمە باسی لا نەزان ئاساییەکە دەکەین و منداڵی کۆتایی لە تەمەنی چەند تا چەند کۆتایی ئەوەی کە منداڵی بووبی زۆر ئێلکەدانەکەی ساغا یعنی جانی لە بەرمایە هەتا ئێلکەی هەیە دەتانێت تا 45 بیبی نەک بچی دەرزی لێدەی خۆی بە نۆرمەل بیبی ئەمما هەشە دەرزی لێ دەدا گوایە ئەوەندە ئێلکۆکەی کە پێی مایە مەچوریکە بیگەینتە ڕۆژی خۆی بەس لە وڵاتانی پێشکەوتوو هەر ئافرەتێک لە دوای 40 ساڵی دوو گیانبی مندارێک پەیدابی یعنی لە ناو ڕحمی دەبی فەحسی تایبەتی لۆ بکرێ لە بۆ ئەو منداڵی هەتا بزانین کرۆمۆسۆماتی تەواویانە بەخوا ئەوە نایکەین ئەمە لێرە چونکە ئەو خواخوای بۆ حەملێ بی نسبەتەکیش لەبەریان دەچی لەبەر ئەوی لۆی ناکەم باشە ئەمانە بە خێرایی دووبارە دەکەمەوە ڕێژەی سەرکەوتنی هەریەک لەمانە چەندە کۆندۆم 85 لۆ 85 هەیە لێ دێتە دەرێ هەیە کون دەبی هەیە باشە ئەمانەی کە باسمان کرد ئیمپلانۆن ئەوە 96 تەچوان گۆتبوو لەوە خێرێ ئەم دەرێم کەمترە چونکە بەردەوام نابێ دەمانچەکەیە کە باسی کرد بۆ ژێر پێست ڕێژەوەتی زیاتر سەرکەوتنی لە 90 زیاترە چونکە ئەوە سابتە لە بنەوەیە باشە ئەوەیان ڕەنگە جێ خۆی شۆڕ ببیتەوە لێ کەمتر نەجاحەتی دەینی لە ناوەندی ڕحمەکەی دانانیشی ئەوە هاتە خوارێیان چاچیان دانەنا لە ملی ڕحمیان دانایە خۆم کەس نازان داینێ دەبی وا دانێ لەولە ڕێژەی سەرکەوتنی کەواتە 85 باشە حەب زۆر باشە لە 96 منداریان نابێ ئەگەر بێخوا وەچی گۆتم نەک بچی حەبک لەوێ بخوا باشە دوای ئەوە پرۆجسترۆنەکە پرۆجسترۆن ئەوە پرۆجسترۆنەکە بە تەنێ جێسی قەنیە هەر ئەوەندەیە پیرێدەکەی تەخیر دەکا باشە ئەمەیان ئەفۆن ئەو کۆمبینێشنە هەردووکە 85 کەواتە تاوەکو ئێستا باشترین ڕێژە هی ئەم حەبە زیاتری تێدا ئەو منعێ دەکا گە بە ڕێکپێکی بیخواژنەکە لە کە دەیخوا نەڕشێتەوە برێن خواردی و مەسەن خواردنی زۆر خوارد بۆ ڕشاوە ئەو ڕۆژ ئیشە ناکە من پرسیاری کۆتاییم ئەوەیە ڕێگریکردن لە مناڵبوون بە شێوازی فریاکەوتن واتە ئیمەرجنسی کۆنتراسێپشن چیە و چۆن دەکرێت هەر ئێکە گەگەر هات منعی وەرنەگرت و حەبی نەخوارد بوو هیچ منعەتشی نەبوو گۆتیشی وەڵا لاستیقەکەم دڕابوو یان شتەکی وایان هیچی نایوێ ئەوە نەوەک حەملێ بی فەحسی دەکەین بزانین ئەوە یعنی فەحسی تایبەتی هەیە بیکەین ڕحمەکەی ڕاستە ئامادەیە لە بۆ وەرگرتنی هێلکۆکەی پیت کراو یان نا هەیە هەر ئێلکەی نییە دەرێ بڕۆم هەرە لە خۆت بێنوێش دەبێ ئەتوو دەتانی یارمەتی بدە هەر نەبی نەبتەزگ لەو لە بە چیلۆ لە ناو ڕحمەکەی دانێ ئێمە باسی دوو هاوژین دەکەین کە نایەنەوێت و هۆکارێکی لۆی دادنێ کۆمەڵایەتی یا پزیشکی لەو لە بەکەی دادنێ هەتا ئیمپلانتێشن نەبێ باش بە حەب هەیە یا بەس لەو لەبی بۆ دادنێن وڵا لەو لە بەکە زامنترە بەس حەبیشەیە حەبیشەیە باشە لە ماوەی چەند لە دوای سێکی دانا هەیە دەرێ لۆ دادنێم سایتۆتێک ئەگەر نەبوو بیتە نایدێشن ئیش ناکە نایدێشن چییە تۆەکە هاتیە ئێلکەکەش حازر بووە ئەکتریان گرتیا گەڕاونەتەوە ناو ڕحم دهانیش ئەمە لە ماوەی چەند لە ماوەی 2 هەفتە واتە ئەگەر ئەو کەسە دوو هاوژینە نیانەوێ مناڵیان ببێت بەڵام سێکسیان کردووە لە ماوەی 2 هەفتە دەتوانن بەم ڕێگەی ڕێگری لێ باش یعنی من هەر ئەوەندە دەرێم گۆش هەر کەسە ببیتە نوێنەری ئێرە لە کنکەس و کاری خۆی من داربوون شتێکی مبارەکە
پیرۆستانبی 2 3 ماکزیمەم 4 ئەوەی پێی بەخێو دەکرێت چ مەعنا ئەنگۆ مندارتان ببی مندارەکە بچی دەرۆزەی بکە یان لەبەر دەمی تڕمبێلان ڕاوەستی مەساتە شەرمەزاریە سوکاتیە لە هەموو بوارەچێ زۆر سپاس دەکەم پرۆفیسۆر دکتۆرە عەتیە کە ئەمڕۆ لە بەرنامە لەگەڵمان بووی. سوپاس بۆ پەیامەکانت. بەشی دووەمی بەرنامە بابەتێکی گرنگ و جوانە لەگەڵمان بمێنەوە.